بڕۆ کچم چی بووە؟ لەگەڵ دڵێر شەڵتان بووە؟ کچم قسە بکە. یا ئەڵڵا خوایە بۆ لای باوکە هاتووی خەوتووە بە یەکیشەوە. کچم چی بووە مەم ترسێنە؟ بۆ لای باوکم نهاتوو، بۆ لای تۆ هاتوو. ئێوەی با بچم دانیشن. دانانیشم لەگەڵ تۆیە. بۆ کچم چی بووە دەبیڵێ؟ ئەمشەو ئەبێ ژەمی حەشکی تۆ بێت. بۆ من چی بکردووە کچم؟ چیت کردووە دایکە؟ پێت بڵێم چیت کردووە؟ لەکوێوە دەست بکەم لەگەڵتا؟ باسی ئەو ڕەفتارە خراپانە بکەین کە بەرامبەر باوکم کردوتە؟ یان بێ باسی ئەوە بکەین کە تۆ بوویتەوە کارێک کە باوکم جەڵدە لێ بە؟ کچم تۆ چۆن ئەو شتانت زانیوە؟ چۆن زانیوە؟ ئەوەی بەنامە بۆ من نووسیبوو. کی؟ باوکم. دایکە قەت ئەوەم لێڕا نامێنی. کچم تۆ غەڵەتێکیش دووی. وای نییە. کچم مادام منیش هەر لە جدی خۆم هەیە کە چەند ساڵە لەناو دڵباشە دووبەتەوە. ئەمەوێ پێت بڵێم من کاتێکە کچ بووم و لە تەمەنی تۆیان بووم عاشقی کوڕێک بوو کە بەقەت هەموو دنیا خۆش پێویست. هەموو شتێکم بەگر لە پێناویا تا پێی بگەم. بەڵام باگیرت منی نەیابەوە. منی دا بە باوکت و باوکیشت بۆ سەرۆت و سامان منی هێنا. منیش ڕقی دڵی خۆمم بە باوکت دەرکرد. ڕقی باوکی خۆمم بە باوکی تۆ دەرکرد. شێت بووم، شێت بووم. تاوانی چیە دایکە؟ تاوانی باوکی تۆ دەرکەی؟ تاوانی چیە؟ تاوانی چیە دایکە؟ ئەمکە شێت بووم، شێت بووم کچم، شێت بووم. ئەگەر بۆ تۆ گرنگتر بێت بۆ من گرنگە. باوکمە، پشتمە. چۆن ڕاگەدەڵە دایکە؟ چۆن هەی لەگەڵەکەی؟ چۆن ببەرەوە؟ باوکە، باوکە گیان. ئەرسەلان. باوکە گیان. باوکە گیان. باوکە. ئەرسەلان. باوکە ئەرسەلان دەهەستا؟ باوکە ئەرسەلان. باوکە. باوکە ئەرسەلان. باوکە. 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 باوکە دەهەستا بخوا. باوکە دەهەستا. باوکە. هەستاوە بەجێ مامایەوە. هەستا. باوکە توخوازدا. باوکە. هەستا.
هيك اشتبه بهم اگر دهيك لبناڵەکەی خۆی ڕازی نەبێت هەموو کەسێک ئەزانێت کە خێر لە خۆی نابینێت بەڵام ئەگەر ئاهی کەسێک کرد بەسەرەوە بێت و ئەو کەسەش مێردە بێت ئەو کاتە چی دەکا باوکە گیان